بەردەم بانکی کشتتوکاڵە لە سلێمانی خانەنشینان تووڕە و بێزارن بە دەست نەبوونی پارە لە بانکەکان دوعا لە بەرپرسان و حکومەت دەکەن کە هۆکارن بۆ ئەم جۆرە لە دابەشکردنی موچە و دەستی پێکردنیان ئەم پارە نییە پارە ئەمە جاران نایەنوت ئەمەش کردوانە بە قسەیەکی مۆدێرنی تازە جاران نایەنوت پارەک لە بەخاوە نایەت و نازانم چی و بەخام و فلیسە و چی و چی ئێستاش ئەمە وەزعە ئێستا ئەمەش درۆیەکی تازەیە پارە بەگەڵابە بە تارە ئیبن بۆ وڵاتانە بخڕم بێلای پێکردن بێلا چۆن پارە نییە خۆی ئەمان خەڵک گەڵدەبم پێکەن پێمان ڕابێرن بەڕیشتی پێوانێ خواکمان بستێنێ یا ڕەبی خواکمان بستێنی وەڵڵی گاڵتەمان پێکەم بەڕیشتی پێوە ئەم خەڵقان کردۆ بە سینەما هەمووی خۆمان بەخێومان کردن کاتی خۆی خۆمان پێمانگارن کەچی ئەوەتە ئیشەکە بن ئەوە بۆکەن بەزایان نە بەڕیچ پیاە نە بەزایان ئەوەی پیاوی چاک بێ ئەوان نانەوێ ماوەی 5 مانگە گرفت بۆ موچەی سنووری پارێزگای سلێمانی دروست بووە خانەنشینان بە تایبەتتر لە کۆتایی مانگی 4 نزیک دەبینەوە موچەی مانگی 3 وەردەگرن ئەویش بەم ڕەزالەتە ئەمە قەرزاری ئەو خەڵقان هەر لە بنی تووڵەوە هەتا ئاخری توڵ با پێ بڵێم ئەمە خەڵق ئاوا بەخێوی کردن ها کورە ئەمەگە بە نەحلە دەبن ئەمەگە خوایە تەیارە کوڵ و خۆیان دامرێ بۆ خاتی ئیسمی عەزەمەتی خوای یەکیانێ دەرنەچێت وەچەیانێ دەرنەچێ خوای تاکوتەنیە بێ سفتن بێ حەیسێتن ئەمە کەی بەشەرن فەرمانبەرانی بەڕێوەبەرایەتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوەی سلێمانیش لەسەر دواکەوتنی موچەکانیان خۆپشاندانیان ئەنجامدا ئەوانیش دەڵێن پارە هەیە و بابەتی موچە لە سلێمانی بە سیاسی کراوە بۆ ئەو کەسەی کە دەست بۆ قوت و موچەی خەڵکە بات لەم دقەیە هەستەکە ئەوەنەی پێویستە و بە دڵنیاییەوە ئەگەر پێویست بێت بۆ داهاتوو دەست بۆ شتی زۆر قورستریش ئەبات چونکە ئەوەی دەست بۆ موچەی فەرمانبەربەرێ پێم وایە ئەتوانێ شتی تریش بکە لەبەرەوە ئەمە مۆزوعێکی سیاسیە و زۆر دەمێکیشە هەر مۆزوعێکی سیاسی بۆ هیچ پەیوەندیەکی بەنەبوونی پارە و ئەو شتانەوە نییە کاکە مە ژیان ئەوان نابێ تاکەی وا لەم خەڵکاکەن تاکەی بۆتانە چێتە سەر تاکەی ئێوە ئەم خەڵکا چەوسێنەوە ئێدە ناکرێ برا دەیتە لێرا ستۆپی پێ بکەن و تەواو و وەسعی خەڵک چاکەن برا تایەسە بۆتان چۆتە سەر برا کەس قسە ناکە هەموو وەکمەڕی مردووی لاتووە ئێدەیوەش چاکیکەن چیتان لەو خەڵکە فەقیر و ڕەژار و داماوە ئەمڕۆ کۆتا ڕۆژی دابەشکردنی موچە بوو بۆی پشووی جەژنی ڕەمەزانەوە دابەشکردنی موچە دەوەستێت هەرچەندە ئەمڕۆ خانەنشینان شەڕی وەرگرتنی موچەکانیان کرد بەڵام دەرگای ئەو بانکە بەڕوویاندا نەکرایەوە و بە ناومێدی و دەستی بەتاڵ دەگەڕێنەوە نێو خێزانەکانیان ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی